لە بازاری ڕەواندزێم و هاتیمە کرستەی خواردنی لە بۆ شێفی دەکڕم. شێف ئاگای لێ نییە کە من چ کەرستە چی لە بۆ دەکڕم، هەمووی لە بۆ دەکەمە سوپرایز. ئەو دەدەچم لە پێشی دادەنێم دەبی بۆ کەرستانە خواردنەکی خۆشمان لۆ دروست بکاتن لە بۆ پاشێوی. سلام عليك ماما. كوي أحوالك تندرستي سپاس دەکەم بەڕێزی ماما دەمەوێ وەچێوەی کاتو سەوزە و میوە و ئەو شتانە دەفرۆشی لە ڕەواندزێ. هەندێک باسی بازاری ڕەواندزێم لێ بکەی ئەلێرانە یعنی کو زیاتر شتی دەفرۆشی وەختی پارشەوان یان پێش بەرەبانگی ئەلێرانە کووە جەوەکەی بازارە خەڵک زیاتر جۆش و خرۆشی هەیە لە ڕەمەزانان؟ وەڵی لە ڕەمەزانان بە زۆری لە پاش بانجی عسرێ بازار ئەبیتەوە ئیش و کار ئەوا بیت یعنی زۆرتر دەبی بەێ زیاتر ئەبی خەڵک زیاتر ئەفڕژێتە سەر شتکردنەوە لۆ بەربانگ و لۆ پاشی و ئەوانە ڕاستە بە ڕۆژ یعنی ئیشەکەتان لە چا ئەوەی نییە کە پێش بەرەبانگە نەخێر بەس بێنیانە ئیش زەعیفە هەتا حەسرێ لە پاش حەسرێ ئیش ئەبیتەوە بازار خۆشە بنیانی خەڵک ئەپڕژێت سەرکەوتوبی ماما چ شتێک زیاتر خەڵکی ڕەواندزێ دەکڕی لە کنەتووە چی تەرەفرۆشێک؟ وەڵی تەرەفرۆش شتیوانە ئەو شتە خۆماڵیانە سەرفە بن وچی خەلە و سەقەلەی خۆماڵی و ئەوانە ڕێواز ئەو شتانێک کە تازە ئەوەی بەهاری مەسەرەن وەکو کەنگر و سلێرک و ئەو شتانێ. ئەو جەمامە ئەگەر بتانی گندۆرەم لە بۆ دانەی هەتا و چقەلەشم لە بۆ دانێ بەس ئەوە گەورەیە دنکی ئەوەشیان گچکەوە چەهان خۆمانەیە ئەوەش هەر خۆمانێ ئەوە شەر خۆمانەیە بەس ئەوە سەقەلە باوی پێێرێن ئەوە سەقەلەی چیا پێێرێن سەقەلەی چوی پێێرێن ئەو دەچیان خۆشترا وەڵا هەر یەکە و تامەچی هەیە ئەوە شیرینە ئەوەش مەیلە تارە دنکی تارە مەیرۆ تارە خۆمگەردن ئازادەکەی زۆر احتیاجە سەلامەت بێ وەڵا خۆشە وەڵای هەندێک تارە ئەی بڕەکت ئارە بەس لەوانەیە ئەو استفادەی زیاتر بی لە شیرنەکەی ڕاستە هەندێک ئەوە شملۆ دانێت چارێگەک شفتیم دەوێ گندۆرم دەوێت شتێکی زۆر جوان ئەم نووشێف مەتبەخەکەی خۆمان دانایە و ئەلێرانە خواردنی لە بۆ پاشەیە حازر دەکەین. شێف کوی؟ سپاس سمەیە ئەتکوی سەلامەت بی. شێف باشە ئەمن چمە بازارێ ئەو هەموو شتم لۆ کڕی گوتم لە بۆ شێفی دەکەمە سوپرایز و خواردنەکی دروست کات سز و ئەتوو مێشکت لە بۆ خواردنی چوو هەموو دوور کرد و هەمووت حازر کرد ماشەڵڵا. سەرەتا دەست خۆش بسمێ لەو کەرستەکان کەرستەکان زۆر جوان بۆ کەرستانێکە هینات دوو شتم اختیار کرد شتەکیان وەکو پیتزای سارد دەتوان ناوی پیتزای ساردی لێ بنین یەکەم جارەوە جێم لێ دەوی پیتزای سارد ئەمە پیتزامە خواردەر بەگەرمی بەڵێ ئەوە پیتزای ساردی پێدەرێن دووەمی زەڵاتەکە هەروژاردێ زەڵاتەی زۆر خۆشە و فکرەی نوێیە زۆر باشە یعنی ئەو دوو خواردنە هەردووچی داهێنانی خۆتە بەڵێ دەتوانین بڵێن داهێنانی خۆمە دروست کرایە بەڵام گۆڕانکاریم تێدا کردیە زۆر باشە بەخۆی داهێنان ئەوەیە شتی بینیە پێشت بە فکرەی خۆت شتەکە دروست ببیتێت دەست خۆش بی شێف یەک پرسیارم هەیە ئەو دوو نەوع خواردنەی کە تو هەڵ بژاردیە ئێستا لە بۆ پاشەوێ دەبیتن بەڵێ دەبیتن بێگومان یعنی کە تو باسی پیتزای ساردەکەی بەس پیتزا نۆرماڵەکانیە بە گۆشت و سۆس نانە گۆشتی لەگەدانە چکە بەیانیانە پەنیرێکتی نابوو پەنیرم هەڵبژاردی لەو بەیانیان دەخورێتن زۆر باشە کەرستەکانمان پێ بڵێ با بزانین ئەمن هەندێکم بە بینەران گوتیە ئەوەی کە وردت کردی و حازت کردیە لە بۆ بینەران باسکەوە کەرستەکانم ئەوی لۆ زەڵەتەکەی هەرم بژاردیە پێویستمان بە تەماتەیە خیارم لە ڕەندەدایە مادەنووسی شمورد کردیە تەڕەپیاز شتی نابوو تەڕەپیازەکەم ورد کردیە زەیتون زەیتی زەیتونمان ئیش پێەیە بیبەری ڕەش خێ سرکەشمان پێویستە کەمە کەمونیشم بەکاردێن و لۆ زەڵاتەکەی ئەوەش ئاردە ئەوەش پەنیرەکەیە ئاردە و پەنیرە زەیتونی ڕەش تەماتە نەحنا نەحنای وشک شێف بەڵێ شێف بەمنی گۆ لە بازاڕە تەڕەپیازی بینە
او بياز هر اللي راني مرقنا الروجك او بياز بخوم اي واش ترى بياز لولو مالينا كي ضلي نعر ضلي دبي هاي او زوانا داني زور زوانا روجك والله دبي خوارنك ما لوليني بو شيف ان شاء الله زۆر باشە شێف ئێستا چ بکەین ئێستا هەویرەکەم ئەمن هەویرەکەم ئامادە کردیان هەویرەکە چکە پێویستە سعاتێک بمینێتەوە هەویرەکەم 2 کوب ئاردن بەکارهینایە ئایش بە پێی پێویست کەوچکە خومرە کەوچکە خێ کەوچکە شەکر بەکارمهینایە و کردیتمە هەویرەشی نۆرمال تەوا ئەمن تازە هەویرەکەم دی هەویرەکە زۆر زۆر ناستک بوو ئەوجا ئێستا بادەست پێ پێمیش دەمە یارمەتی دەم و فێریشم بکە ئۆکێ فێریشم کە بزانم کووە سەرەتا کەمێک ئاردی لەوەی دەدەین یعنی هەر قاپە بەڵێ قاپە وەکو فەرشی بەکاری دێنین چکە بەس کەمە چپان دەکەین و دوای بەدەستی دەتانین ئەو هەویرە ئاینەن هەویری پیتزای نۆرماڵە نا هەویری پیتزای نۆرمال کەرستەیکەی لۆ بەکاردێ بەڵام ئەوە ئەوە با بڵێن لە هەویری چ نزیکە نمونە هەویری سەمۆنی ناوسێری ناوسێری خۆمان بەڵێ زۆر باشە بۆ نوعیپان دەکەینەوە بەڵێ هەویرەش زۆر ناسک و نەرم و جوانە تیرۆک پێویستە دەبی هەر هەبی شەر نییە نا دەتانین هەر بەدەستی پانیکەینەوە لە بۆ خانمانێک کە لە ماڵە نمونە تیرۆگیانە دەتان بەدەستی پانکەنەوە باشە لە وەختی پانکردنەوەی هەویرەکەی هیچ ئاوەک زەیتە کشتیوای پێویست نا بەس ئاردی پێویستە هەتا تیرۆگەکەی نەگریتن و بە قیاسی قاپەکەی خۆت نمونە لە ماڵێک کە خانمەکان قاپی دیکەشیان هەیە بەڵێ بەدڵی خۆیان قیاسە بەڵێ بەدڵی خۆیانە من ئێستا ناو مەقلێ سۆری دەکەمەوە ئێستاش پیتزا ساردەکەی لە بۆ حازر کردین شێف دەستت خۆش بیتن گەلک بەتام و خۆش دیارە ئەوجا یعنی وەسفەکی ئەو مێشەلو دەکە ئەو پێشکەیە دەکە ئەوجا وەسفەکی سەریعمان لە بۆ بکە کە چوتت لێ کرد پەنی وەچی گوتم پەنیرەکەم کە لۆ هینابوو ئەو پەنیرێکە هینابوت ئەو پەنیرەم لێدا لە پاشان ئەو تەماتە و زەیتونم دانایە کەمێک زەیتی زەیتون و نعنای وشکیشم پێدا کرد نعنای فرێش شتەبی دەتانی داینێ بەڵام ئەو کەریستەی نابوو نعنای فرێش تێدا نەبوو بەداخەوە نەبوو لە بازاڕێ لۆیە وایە ئەوجا بزان ئەمن چم دروست کردیە سپرایزە تەرە کووە زۆر زۆر جوانەوەنێت خوا ئەجەوچی نانی تیری دەرچووە شێف ئێستاش زەڵاتەکەمان لە بۆ دروستکە بەڵێ زەڵاتەکەمان پێویستی بە سۆسە چیە زەیتی زەیتونمان پێویستە ئەوجا شێف تا تو زەڵاتی دروست دەکەمش لە خۆمەوە چی تو لێ دەکەم باشە باشە پێویستمان بە سرکەی هەیە ئۆکێ سرکە کەمێک بیبەری ڕەشی تێ دەکەین کەم شێف زەیتونە کەتی نابوو گەلە تیژ بوو ئەو زەیتونی تێ نەکەی زۆر خۆشە ڕامن لە تێک دەدەم شێفە تا دێە وەڵا خۆشە تێکدا نەنا ئەوەی دائیمەن ئەمن یەکشتی زۆر مهم لە شێفی فێر بووم ئێستا کەمیش بچمەوە ماڵە زەڵاتی دروستکەم لەناو لە گەنە چی ئەوها دەکەم ینی وە دەکات جوانتر تامی وەردەگرێت تامەکەی دەگری ئەمن هەموو جارێ ئەوها لەناو قاپەچی لیمۆشتیوان پێدا دەکرد بەس دەستخۆش شێف ئێستا ئەمنیش لە خۆم قەیماغی کەمە کەمونیش تێ دەکەم بەس کەمونیەکە اختیاری دەتاین تێکەی دەتاین تێنەکەی ئەم زۆر حەزم لە کەمونیە ینی بەعام ئەم زۆر حەزم لە بەهارات شتی وایە شێف ڕاستە تەرە پیاز ژەر سمێ زۆری ئاز لێە ئەجە بڵە حەزم زیاتر لە چییە لەچی ئەو تەڕە پیازە ئەوە دی بکەینە خواردنەش تایبەت وڵی دڵت نایە دڵت نایە دەستکاری بکەین نازام لۆ زەیتونەکەشمان تێ کرد تەواو مادەنووسەکەش جوان زۆر مرد کردیە دەبی زیاد ورد بیتن و تەماتەکەش دەکەین ناوێ ئەو زەڵاتە ناوی چێ شێف ئەو زەڵاتە ها کە گوتم تقریبا لە تەبولە نزیکە بەس تەبولە نییە گرشترە بەڵێ بە خۆم گۆڕانکاریم تێدا کردێکە لە کەرستەکان زۆر بەخێر بێن جەوەکە زۆر ساردە مامۆستا بەڵام ئەنگۆ ماش ئەڵا لێ ڕاهاتینە ئەمن چاکەتم لەبەرکردێ شێفش چاکەت ئەنگۆ لێ ڕاتمێ بە پێوەی هەردووکتان لە ڕەوان دەست دەژین بەخێر بێن سەر ئەنگۆش بەخێر بێن لە بۆ پرۆگرامەکەمان شێف دەستەکانت خۆش بی زۆر جوان ڕازاندیتەوە سەلامەت چاکەمان لو تێکەوە بامەش قسان بکەین شێف
مامۆستا سعید بەڵێ لەبەرچ پێت دەڵێن ئەرشیفی ڕەواندز وێڕای بەخێراتنی ئەوەی بەڕێز بە حکمی ئەوەی لە سەرەتای 2000ەکان کامیڕەیەکم لەدەست بوو بە تایبەتی لە گوندەکانی دەوروبەری ڕوانزێ وەکو حەز و خولیایەکی زۆر بۆ سروشتی کوردستان بە تایبەتی ئەرشیفکردنی ئەو کات مامۆستا بووم لە گوندێک حەزمە کرد ئەرشیفی ئەو ژیانی ئەو قوتابیانە بکەم لەو گوندەی خەڵکەکەی بکەم ئیدی کاتمەوە شار زیاتر ئەو خولیان پەرێسەن ئیدی بە زەڕورم زانی دواتریش بە تایبەتی کە بوومە قوتابی زانکۆ لە بەشی مێژووی ئەو وڵاتانم کە ئەخوێندەوە وێنم ئەبینی هەستم کرد نەقسێکی لە کوردستانی خۆمان بەگشتی و لە شاری خۆمان بە تایبەتی بە تایبەتی کە بینین ئێستا زۆر جار وێنەمان پێ ئەوێ بەڵام نییە ئەرشیف نییە بەڵام ئێستا لەخوای بە زیادیبی لەو تەمەنی کە من 20 ساڵەکە بی خەرچی کۆکردنەوەی ئەرشیفم هەم ڤیدیۆ هەمیش وەکو وێنە یعنی مامۆستا ئێستا ئەتوو لە 2000 و چەندەوە لە 2001ەوە لە 2001ەوە بەتەواوی هەتا ئێستا وێنەکان و ڤیددیوەکانت مایە بەڵێ هەموویم ئەرچیف کردووە هەمووی لەکن خۆتە هەمووی لەکنە خۆما ئەرچیفم کردو بە تەواوی زۆر باشە مامۆستا هۆگر بە پێوەی کە تو مامۆستای مێژووی مێژووی ڕەواندز چییە؟ مێژووی ڕەواندز بەخۆی کە ئەڵێ ڕەواندز واتا مێژوو مێژووی ئەو شارە ئەگەڕێتەوە بۆ پێشزین ئەو کاتێک کە دەوڵەتێکی بەهێز هەبوو بە ناوی ئۆرارتۆ پایتەختی ئەو دەوڵەتەی بۆ ناوی مەساسر بۆ ڕەواندز دوای قۆناغە جیاوازەکان گۆڕانکاری بەسەرداهاتیا تا گەیشتی تا سەدەی 16 میرنشینێکمان هەبوو لە مێژوو بە ناوی سۆران ڕەواندز لەو سەردەما پایتەختی میرنشینی سۆران بووە لە سەدەی 16 بە تایبەتیش بە دیاریکراوی لە سەردەمی میر محەممەدی ڕەواندزی و تا گەیشتە قۆناغا یەک لە دوایەکەکان بەڕاستی ئەگەر باسی مێژووی بکەین لەوانێ نتوانین حەق خۆی بدەین مێژوکی ئەوەندە دوور و درێژ و ئەوەندە کۆنی هەیە تایبەت ڕەواندز مێژوەکی زۆر قوڵی زۆر بەپێی ئەوەی کە ئێستا مامۆستا سعید زۆر گەڕایە زۆر جێدیتیە و تەکیدم زۆر خواردنیشی تاقی کردیتەوە ئەو جا پێم بڵێ خۆشترین خواردن لەکن و چێهان خواردنە و تامەچی ئەوەشمان لە بۆ بکەی بزانین ڕائیت کۆ لەسەری و لە عینێن وەخت پرسیارەکی دیکەش هەر ناو پرسیارانە خواردنی کوردەواری یان خواردنی سەردەمیانە بەخۆی بەعام لە خەڵکی ڕواندز بە تایبەتی لە بەروی ناوچە شاخاوی نشینە زیاتر گرنگی بەو بە بەرهەمانە ئەدا یاخود ئەو خواردنادا کە خۆماڵینە زیاتر یاخود لێرە دەڕوە فۆلکلۆرین یاخود کۆنن بۆ ماوەیە بە حکمی ئێستا گۆڕانکاری زۆر دروست بووە بە تایبەتی لە سەردەمی ئێستادا لە بە تایبەتی تەکنۆلۆژیا دەوری هەبوو لە پیشاندانی خواردنەکان و خەڵک تەقلیدیەکاتەوە بەڵام ئەو ناوچەیمە با بڵێن ناوچەی ڕوانزووی دەوروبەری بە تایبەتی گوندەکان پاشەکشیان نەکردێ لە خواردنە فۆلکلۆریەکان هەتا ئێستا بە تایبەتیش ئێستا کەوەرزی بەهارە بە تایبەتی ئەو خواردنانی با بڵێن ئەسلێرکە کەنگرە زۆرها جاییەکان گرنگی زۆری پێدەن دواتریش مەسلەی دۆڵمە هەیە بە تایبەتی کفتەی ڕوانزی هەیە ئەوانە بەردەوام لە دێر زمان و تاوەکو ئێستا گرنگی خۆیە ئەو خواردنە نوێیانەی کە ئێستا با بڵێن بە تایبەتی ئەوانەی کە ئێستا هەن و با بڵێن زیاتر لە دەرەوە هاتوونە با بڵێن ئەوانە ڕەنگە بەکاری بێنن بەڵام خەڵک لەگەڵ ڕانە هاتووە ینی بە بەردەوامی ئیشی لەسەر بکەیە خۆ من مامۆستا هەتا برنجی نەخۆم تێر نابم خۆی هەروایە ئێستا من ئەگەر ئەو هەموو خواردنم لە پێشەگە ئێستا قاپی دۆڵمە هەبی ئەوان هەموو لەانی مسم دۆڵمەکەی خۆم زۆر ڕاست عنیها هەر لەسەر خواردنی خۆمانین کلتوری خۆمانین خەڵکەیە بە تایبەتی کاریگەری سوۆشال میدیای لەسەر بە تایبەتی سوۆشال میدیا ئەو بابەتانە زۆر بڵاوکاتەوە عنی خەڵکەی تەقلیدی بکاتەوە دروستی بک بەڵام ڕەنگە سەرکەوتو نەبی جارێک دوو جار بەکاری دێنەوەی دیکە دێتەوە سەر ئەسلی بابەتەکەی خۆ خەخواردنە دەستت خۆش بی مامۆستا زۆر سپاس مامۆستا هۆگر ئەتوو نێوانت کۆ لەگەڵ خواردنی قەت بەخۆت بە پێوەی مامۆستای بەڵام هیچ لایەنێکی ئەوە تێ کە خواردنی دروست بکەی بەدەستەکانی خۆت لە خواردن دروستکردن تەمباڵم لێ نزانم لە تامکردنی و کێشەم نیە لەخوا بە زیادی بەڵام لە دروستکردنی لێ نازانم بەڕاستی باشە ئەو ئێستا با بفەرمووین خواردنەکان بخۆن تام بکەن شێف دەستت خۆش بی دەست خۆش بی دەستخۆشی لە شێفی زۆر تایبەتت کردێ دەست خۆش بی چاکەشمانەوە سار دەبتەوە لە بەرەوەی جەوە کە ساردا فەرموو دەست ڕاچێت